هەموو هەوڵێمەدا ئەوەیە کە ئەمریکا بە هەر چوونێک بێت ئەم ڕێگایتەوە. کارکردنی تیمەکانی چاکردن و پاراستنی ڕێگەوبانی سۆران بەردەوامە بۆ ئەوەی بتوانن لە زووترین کاتدا ڕێگەیەکی جێگرەوە دروست بکەن بۆ پردەکەی گەلی عەلیبەگ کە بەهۆیەوەی کە بار هەڵگرێک دوێنێ شەو لێرە باری لێکەوتووە پردەکە داڕماوە. ئێستا ڕێگا لەسەر پردەکە ئەستەمە یاخود زەحمەتە. من بۆ زانیاری زیاتر خوسرە سادق بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگەوبانی سۆرانمان لەگەڵا کا خوسرەت ماندوو نەبن. چیتان کردووە بۆەوەی بتوانن بە زووی ڕێگای بەدیل یاخود ڕێگای جێگرەوە دروست بکەن؟ بەداخەوە بەهۆی ئەو ڕووداوات و چۆیکە لەسەر پردی خەلیفان کە دەوێتە سەر ڕێگای هامڵتۆن ڕۆیدا بۆ هۆی پەککەوتنی هاتوچوو بە هەرگرتەکان لەم ڕێگە گرنگە. ئەمە هەر لە کاتژمێر 1:30 شەو تیمەکانمان کاریان کردووە بە لێرە مەیدانی سپەرشتیەکەین جەنابی سەرپەرشتار ئامادە بووەوە. وەزارەتمان لێ ئاگادار کردووەوە کە شتێک ئەم ڕووداوە ڕۆیدا. ئێستا سەرخاڵی دروستکردنی ڕێگایەکی بەدیلین بۆی بتوانین هاتوچوی هەموو جۆرە ئۆتۆمبیلەکان ڕێگا ئاسایی بکەین. ئەو ڕێگا جێگرەوەی کە دروست دەکرێت توانێت بار هەڵگریش هاتوچۆی بەسەر بکات؟ هەوڵی ئێمەوە کە هەموو جۆرە ئۆتۆمبیلێک بتوانین بەسەر ئەو ڕێگا جێگەرەوە کاتیەدا تێبپەڕێت. باشە پێشبینیەکەن بۆ کەی تەواو بێ ئەو ڕێگا جێگرەوە بکرێتەوە؟ هەموو هەوڵی ئێمەدا ئەوەیە کە ئەمریکا بە هەر چوونێک بێت ئەم ڕێگایتەوە. یعنی بۆ ئێوارە هاتوچۆی بەسەرا بکرێت؟ ناتوانم کاتێکی داقی بتان دەوێن بەڵام ئەمە ڕوو هەوڵ دەدەین هەموو توانای خۆ دەخینەگار بۆی بتوانین ئەو ئەم ڕێگا بەدیلێتەوە. باشە سەبارەت بە پردەکەیەوە پشکنینتان بۆی کردووە بڵێم ئەتوانێت چاچ بکەنەوە یاخود پێویستی بەوێ بیگۆڕن و چەند کاتی پێویستە بێت تاوەکو چاشێت؟ ئەوەی کە دیارە لایەکی پردەکە بە تەواوی داڕۆخەوە. سەری خۆمانەوە ئاگادار کردوتە بۆی کە لژنەیەکی پسپۆرت لە پردەکان بێن سەردانی پردەکە بکەن بەڵام نازانین تا چەند کاتی دێت بۆی پردەکە هەڵبگیرێت و دووبارە پردێکی تێدا بدرێتەوە یانە پردە چا دەکرێتەوە. جارێ ئەمە ئەوەی بە چڕی سەرخاڵی دروستکردنی ئەو ڕێگا بەدیلین بتوانین ئەو کێشەی هاتوچوو لەم ڕێگایە چارەسەر بکەین. باشە پردەکە شیاوە بۆی هاتوچۆی بەسەرا بکرێت یاخود لە ناچاری هاتوچۆی بەسەرا بکرێت؟ حالیان بۆ ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان شیاوە بەسەر لایەکی پردەکەدەوە هاتوچوو دەکەن بەڵام بۆ ئۆتۆمبیلی بار هەڵگر گونجاو نییە چونکە لەوانە ببیتە هۆی ڕوودانی کارەسەر و هو ببیتە هۆی بەیەکجاری داخرانی ڕێگەکە بەسەر ئۆتۆمبیلە بچووکەکانیش. بەڵێ هەروەکو باسم کرد تیمەکانی بەردەوام کارەکەن بۆی بتوانن لە زووترین کاتدا ڕێگای جێگرەوە تەواو بکەن هەروەکو بەڕێوەبەری ڕێگەوبانی سۆرانیش باسی کرد. پلانی ئەوانەوەیە کە بتوانن بۆ ئێوارە ڕێگاکە بەڕووی شۆفێراندا بکەنەوە بە تایبەت ئەمڕۆ کە ڕۆژی هەینیە و لە دوێنێ ئێوارەوە لە پێنجشەممەوە گەشتارێکی زۆر ڕووی لە دەڤەری باڵەکایەتی کردووە. دوێنێ ئێوارە ئەم ڕێگا قەرەباڵغیەکی زۆر هەبوو خەڵکێکی زۆر ڕووی لە باڵەکایەتی کردووە. دەمە ئێوارە ئەو خەڵکە لە گەشت دەگەڕێتەوە بەرەو هەولێر ئەگەر تا ئەو کاتە ئەم ڕێگا جێگرەوە چاک نەکرێت ئەو بەدڵنیایەوە گرفتێکی زۆر قەرەباڵغیەکی زۆری هاتوچۆ لێرە دروستە بێت.